بینەرانی زێدازی سڵاوتان لێبێت. ئێمە لە پاسی هەڵبژاردن بەردەوامین لە ڕۆیشتن. ئەمانەوێ بزانین کە کۆمیسیۆن و چاودێر و لایەنی پۆلیس و ئاسایش چی قسەیەکیان هەیە لەسەر هەڵبژاردنەکان لەبەر ئەوەی سبەینێ هەڵبژاردننی گشتی لە هەرێمی کوردستان بەڕێوە ئاچێت. کاگەڕم سڵاو لێبێ زۆر سپاس سڵاو لە دەست خۆش زۆر سپاس بین سواری پاسی هەڵبژاردن بەسەر چاو خۆشحاڵ دیارن ماندوین و دوێنێ شەو بەڕاستی نەنووسین لەبەرەوە هەر نەنووسین من بۆ خۆم نەنووسیمە هەتاوەکو ئێستا لەبەرەوەی کە پرۆسەکە تەواو بوو ئێمە ڕاستەخۆ لە سەعات 8ەوە ئیستیقبالی گەڕاندنەوەی کەرەستەکانمان دەکرد تاوەکو تقریبان هەشتی بەیانی کە هەموو بنکەکان چولەیەک بنکەمان هەبوو گەڕاوە و کەلوپەلەکانمان وەرگرت و جیامان کردەوە فەرمانبەرەکانم ناردەوە ماڵەوە تا سەعات 2 گوتم ئیستراحەتێک بکەن و سەعات 2 بگەڕێنەوە ئەو زاگەرە با بچین لە پاسەکەی فەرمون دوایەوە سپاس. بەڵێ عزیزان دووبارە سڵاوتان لێبێت لەگەڵ کاک ئارام برادۆستی بەڕێوەبەری گشتی ئۆفیسی هەولێری کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان سواری پاسەکە بووین. ئەمانەوێ بزانین هەڵبژاردنەکان چۆن بەڕێوە چوون، ئەوانەی دەنگدانی تایبەت بوو، دوێنێ هەینی ڕێکارەکان چۆن بوون، ئایا پێشێلکاری هەبووە، ڕێژەی دەنگدان چۆن بووە و هاوکاری و ڕۆڵی پارتە سیاسیەکان و کەناڵەکانی ڕاگەیاندن و چاودێرەکان بەگشتی چۆن بووە و ئامادەکاریەکان بۆ سبەینێ کە دەنگدانی گشتیە چۆن نەکرێت و چۆن بەڕێوەچێت. کاگارام سڵاوتان لێبێت بەخێر بن سەرچاومان ئەزانین ینی وەکووە میشامڕۆ و دوێنێ و سبەینێ و دواتریش ڕۆژانی پڕ ئیش و سەرقاڵیە بن بۆیەوە بەڵام سوپاسان نەکەین کام دەرفەتتان پێداوین. گەر لەو پرسیارەوە دەست پێ بکەم دوێنێ لە ینی هەرێمی کوردستان دەنگدانی تایبەت بەڕێوە چوو هێزی پێشمەرگەی کوردستان و هێزەکانی ناوخۆ دەنگی خۆیاندا بەگشتی دەنگدانەکە هەڵبژاردنێکی چۆن بوو و ئێوە تێبینیتان لەسەری چی بوو؟ زۆر سپاس. دوێنێ خۆتە ناگەدار بوون پرۆسەی هەڵبژاردن بۆ دەنگدانی تایبەت بەڕێوە چوو و لەو کاتێککە بۆی دانرابوو لە کاتژمێر هەشتی بەیانیەوە ئێمە چلویەک بنکەی دەنگدانمان هەبوو لە پارێزگای هەولێر بەگشتی لە کاتی خۆیەوە هەر چلویەک بنکەی دەنگدان بەڕووی دەنگدەران کرانەوە و لەو کاتێک کە دانرابوو بۆ داخستنی دەرگای بنکەکان لە هەمان کات بەبێ ئەوەی دقەیەک تەجاوز بکرێ بنکەکانی دەنگدان داخران و پرۆسەکە بەگشتی پرۆسەیەکی سەرکەوتوو بوو و هەتا ڕادەیەکی زۆر باش جێگەی ڕەزامەندی هەم ئێمە بوو وەکو کۆمیسیۆن و هەم جێگەی ڕەزامەندی لایەنە سیاسیەکان و دەنگدەران و هەموو هاوبەشەکانی تری پرۆسی هەڵبژاردن بوو. ئەوەی من دوێنێ لە بەڕێوەچوونی پرۆسەکە تێبینی کرد ئەوە بوو کە یەک لە کاتژمێرەکانی سەرەتایی دەستپێکردنی پرۆسەکە ژمارەیەکی زۆری دەنگدەری تایبەت ڕووی لە بنکەکانی دەنگدان کرد بوو. ئەمەش وای کرد کە پاڵەپەستۆ لەسەر بنکەکانی دەنگدان دروست بکات و لە هەندێک بنکە فەرمانبەرانی ئێمە نەتوانن بە منەظەمی ئیشوکارەکان بەڕێوە بن. بۆیە ئێمە ناچار بووین لە کۆی چلویەک بنکە لە سێ بنکە بۆ ماوەی چارێگەک بەڕێوەچوونی پرۆسەکەمان ڕاگرت تاوەکو بارودۆخەکە هێور کرایەوە و ڕێک خرایەوە و ئەو کات پرۆسەکە دەستی پێکردەوە. بۆ مەلاحەزەی دووەممان ئەوە بوو کە ژمارەیەکی مناسب لە دەنگدەر کە بەداخەوە بەشێکیشیان بێبەش بوون لەبەرەوەی ئێمە داوامان کرد بوو کە بەڵگەنامە پێویستیەکانی وەکو جنسیە و پاسەپۆرت و کارتی نیشتیمانی بهێنن بەڵام ئەوان نفوسیان هێنابوو یاخود کۆپی ناسنامەیان هێنابوو
ناسنامی باری کۆپی شارستان. ڕەگەزنامەیان هێنابوو بڵێ بۆیە ئێمە وەکو کۆمیسیۆن بڕیار درابوو کە دەبێت ئەو یەکێک لەو سێ پاسەپۆرتانە بێت ئێمەش نەمان دەتوانی تەجاوز بکەین و لەو ئزراعاتە لا بدەین بۆیە ئەوان لە دەنگدانەکە بێبەش بوون لەبەرەوە من لێرەوەش داوە لە دەنگدەران دەکەم لە ڕۆژی دەنگدانی گشتی کە دەکاتە بەیانی تکایان لێ دەکەم ئەم یەکێک لەم سێ بەڵگەنامانیان پێ بێت بۆ ئەوەی دەنگەکانیان نەفەوتێت و خۆیان مادوو نەبن و ئێمەش مادوو نەبن. باشە ینی بۆ نمونە لە کەناڵەکانی ڕاگەیاندنیش بڵاو کرایەوە دوێنێ لە شارێکی وەکو کۆیە بە ناسنامەی باری شارستانی دەنگ درراوە. بەڵێ ئەو دەنگانە حساب ئەکرێن ینی یان پوچەڵەکرێنەوە یان سبینێش بە هەمان شێوە بەڕێواز. بەڵێ ئێمە تەبعاً کۆیە یەکێک بوو لەو شوێنانەی کە مەشاکلی تێدا هەبوو دوێنێ لە کاتی بەڕێوەسولی پرۆسەکە بەڵام بۆ نمونە لە هەولێر 41 بنکەی دەنگدان هەیە تەنیا لە کۆیە سێ بنکەی دەنگدان هەیە بوونی کێشە لە دوو بنکە لە سێ بنکەی کۆیە کار ناگاتە کاریگەری ناکاتە سەر پرۆسەکە بەگشتی بەڵام لەگەڵ ئەوەش سەرپێچی کراوە و جگەلەوەی کە ئیجراعات لە کۆیە وەکو پێویست جێبەجێ نەکراوە تەنانەت پەلاماری فەرمانبەرانی ئێمەش داوە بۆیە ئەوە دەمێنێتەوە سەر جۆری ئەو سکاڵانەی کە لەلایەن فەرمانبەرانی ئێمە یاخود لەلایەن بۆ نمونە بریکارێکیانە سیاسیەکان تۆمار کراون و کۆمیسیۆن ئیجراعاتی خۆی بۆ لێکۆڵینەوە لە سکاڵەکان دەگرێتە بەرو و بڕیاری گونجاوی لەسەر پێشێلکارەکانەکەین بەوانەشی کە بەرامبەر کەناڵەکانی ڕاگەیاندن کراون و تەنانەت سندیکای ڕۆژنامەنووسانیش قسەی لەسەر کردووە بەڵام بەر لەوە ئەوە تا چەند جێبەجێ کرا کە باس لەوە کرا کە دەنگەکان نابرێنە سندوقەکان نابرێنە دەرەوەی بنکەکانی هەڵبژاردن تا دەنگەکان یەک بە یەک نەژمێنرێن ئەمە وەکو خۆی جێبەجێ کرا ئەمە تەبعاً ئەمە یەکێکە لەو جیاوازیە زەوهریانەی لەو جیاوازیە گەورانەی کە ئەم هەڵبژاردنە لە هەڵبژاردنەکانی ڕابردوو زیاد دەکاتەوە لە ڕابردوو بە تایبەتی لە دەنگدانی تایبەت گلەی هەبووە کە ئەو لە دوای بەڕێوەچوونی پرۆسەکە تاوەکو ئاشکراکردنی لەبەرەوەی ئەگەر دوو ڕۆژ پێشتر پرۆسەکە بەڕێوە بچێت دەنگەکان هەژمێر نەدەکران لێک زیانە دەکرانەوە بەڵکو دەبردرا بۆ هۆڵێک لە هۆڵێک لە کاتی لێک زیاکردنەوەی دەنگەکانی گشتی ئەو کات عملی هەژمێرکردن و زیاکردنەوەی دەنگەکان دەست پێ دەکرا بەڵام بۆ پاراستنی ئیرادەی دەنگدەران و بۆ پاراستنی ئەم دەنگانە ئەم زارە وا بە باشزانرا کە دەنگەکان لە وێزگەکان هەژمێر بکرێن و زیاد بکرێنەوە دوێنێ لە کوردستان لە سەرجەم پارێزگاکان بە هەولێریشەوە لە وێزگەکان دەنگدانی تایبەت یاخود دەنگەکانی تایبەت لە وێزگەکان هەژمێر کران و لە یەکتری زیاکرانەوە و ئێمە میکانیزمێکی تریشماندا نابوو ئەویش بەکارهێنانی ئەپلیکیشنی واتسئاپ بوو بۆیە هەر ئەو کات بەڕێوەبەری وێزگا و ڕێکخەری بنکە لە ڕێگەی واتسئاپەوە زانیاریەکانیان یاخود ئەو فۆرمەی کە پەیوەندیدارە بە ئەنجامی قوارە سیاسیەکان دەیان گواستەوە بۆ ئۆفیسی نیشتیمانی لەوێ لە چوارچێوەی سیستەمێک نەتایجەکان وەرگیراوە نوێنەری پارتە سیاسیەکانیش چاودێرەکانیش ئەو زانیاریانیان دەمو دەست وەرەگرت بەڵێ بەگوێرەی ڕێکارەکان نوێنەری کیانە سیاسیەکان بۆی هەبوو ئەو زانیاریانەی کە یاخودی وێنەیەک لەو فۆرمەی کە پەیوەندیدارە بە قوارە سیاسیەکان وێنەیەکی پێ بدرێت کەواتە پارتە سیاسیەکان ناتوانن بیانووی ئەوەیان نییە پاساوی ئەوەیان نییە دواتر بڵێن ساختەکاری کراوە بەڕاستی ئەمە بنبڕ کراوە ئەمە ئەو پرۆسەی کە دوێنێ بەنسبەت دەنگدانی تایبەت بەڕێوەچوو من دەتوانم بڵێم بە یەکێک لە پرۆسە هەرە نەوعیەکان و نمونەیەکان دادەندرێت لە کوردستان لەبەر ئەوەی بۆ پرۆسەیەکی تاریخی بوو لەبەر ئەوەی هەتا حدێکی دەتوانم بڵێم مطلقیان ئینسان ناتوانێت بڵێ هیچ مخالفەیەک سەرپێچێک نەکراوە بەڵام تاریخیان و مقارنەتەن لەگەڵ پرۆسەکانی ڕابردوو پرۆسەیەکی نمونەی بوو و پرۆسێکی زۆر سەرکەوتوو بوو. باشە ئەوە گەیشتونەتە بنکەیەکی دەنگدان وردە وردەدا ئەبەزین لە پاسەکە و لەوێ گفتگۆکەمان بەردەوام.
کاگەرە محەممەد چ بنکەیەکە؟ ئەم بنکەیە پێی دەڵێن بنکەی خەزەباوە و ئەمە بنکەی فەرعیە بنکەی لاوچ پێ دەڵێن سەرپەرشتی بنکەی دیکەشەکە کۆمەڵێک بنکەی دەنگدان دەکات لێرە هەموو هەم بنکەی دەنگدانە و هەم سەرپەرشتی بنکەی دەنگدان دەکات لە یەک هەفتەوە ئێمە لێرە ستافێکمان دەست بەکار بوون و ئەم ستافە ئەرچی یەکەمیان بریتی بوو لە ئامادەکاری بۆ نوێکردنەوەی تۆماری دەنگدەران تۆماری هەموو ئەو بنکانی کە سەر بم بنکەیەن و لە دوای نوێکردنەوەی تۆماری دەنگدەران پرۆسەیەکی ترمان هاتە پێشەوە پرۆسەی ڕاهێنان بوو بە مەبەستی خۆ ئامادەکردن بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان ئەم پرۆسەیەش تەواو بوو لە 26 مانگ 5 ئاز بوو و ئێستا ئەمڕۆ ئامادەکاری دەکەین بۆ ئەوەی کەلوپەلی دەنگدانی گشتی وەربگیردرێت و لایانی لۆجستی هەڵبژاردن بە تەواوەتی بێکێشەیە و هەموو شدابین لایانی لۆجستی بەڵێ هەموو کەلوپەلەکانمان بەدەست گەیشتووە و ئەمڕۆ لە کۆگای فەرمانگا دابش دەکرێت بەسەر سەرجەم بنکەکان زۆر 6 بنکەی لەم شێوەمان لە پارێزگای هەولێر هەیە باشە زۆر قسە لەسەرواکرێن یەکجار پارتی سیاسیمانەیە قسە لەسەرواکڵێ تۆماری دەنگدەران بایەوە پاک نکراتەوە کە کاریگەری لەسەر دەنگەکان دابنێ یعنی ئەو پاکسازیی کراوە بای ئەوەیە کە گۆڕانکاری دروست بکات و هەڵبژاردنەکە نەزیهتر کات لە ئەوی جاران بڕێوە بڵێ تەوان تۆماری دەنگدەران بە دڵی هەموو هەڵبژاردنەکان لە قەڵم دەدرێت و هەرچەند ئەو تۆمارە باش بێت پاک بێت و هەڵبژاردنەکە ئەوەندە نزیک دەبێتەوە لە نەزاهەتی بەڕێوەچوونی و بەنسبەت هەرێمی کوردستان ئەو تۆمارەکە ئامادەکراوە احتیمال لەسەر کۆبوونی خۆراک کراوە بۆیە لە هەمان کاتیشدا پێکهاتەی ئەنجومەنی کۆمیساران وایە کە خۆی لە نوێنەری پێنج لایانی سیاسی دەبینێتەوە بۆیە ئەم تۆمارە بە فیلتەری ئەم ئەنجومەنەدا ڕەت بووە دەتوانێت ئەو پارتە سیاسیانی زۆریانەیە لە ئەنجومەنی کۆمیسیاران ئاگادارن و بەدڵیشیان علمیان هەیە و بە ئیرادەی ئەوانە و بە ڕازامەندی ئەوان ئەم تۆمارە ئامادەکراوە ڕاستە ئێمە ناڵین 100% هەموو کەم و کوڕیەکانی ئەم تۆمارێکی هەیە چارەسەر کراوە بەڵام مقارنەتەن لەگەڵ تۆمارەکانی تر هەم لە هەڵبژاردنەکانی کوردستان و هەم لە هەڵبژاردنەکانی عێراق بە تۆمارێکی نەوعی دادەنرێت بەڕاستی بڵێم عەدەدیشمان هەیە بۆ نمونە کۆمەڵێک ناوی متەشابیه و لێکچوومان هەیە سڕکراون کۆمەڵێک ناوی مردووان دەرهێنراوە و ئەوانەی مادەی سەلن کە ئێستا لە هەولێر دەیان ساڵە ژیان بەسەر دەبن و لە هەولێر لەدایک بوون ئەوانە لەبەر ئەوەی کۆبوونی خۆراکیان نەینەوە بووە یا کارکوک بووە یا دیالە بووە ئەوانە لە تۆمارەکەدانین لەبەر ئەوە فرسەتیش دراوە بۆ یەکەم جار بەپێی ڕێکارەکان فرسەت دراوە بەلایەنە سیاسیەکان ئەگەر ملاحەزەیان هەبێت لەسەر ناوی مردووان بەڵام بە بەڵگەی سلمێنەر مستەمسەکاتی خۆیان کاگەرم هەیە بە هەڵە ناوی سڕکراوە بە هەڵە ناوی نەهاتوەوە بە هەڵە ناوی سڕدراوەتەوە بەیانی لەگەڵ دەستپێکی هەڵبژاردننی گشتیە هیچی وایەکیانەیە هیچ دەرچەیەکەیە بۆی بتوانن دەنگی خۆیان بە دەنگەکەیان نەفەوتێ سڕکراوەکان مەبەست لە سڕکراوەکان ئەو ناوانن کە بۆ نمونە ناوی لێکچوو بڵێ ناوی سیانی زانیاری تەواویان وەکو موالێت وەکو ناوەکانیان لێکچوو ئەمە بە بڕیارێکی ئەنجومەنی کۆمیساران سڕکراوە و کاتی بۆ دانرا ئەوەی لە مەرحەلەی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران سەردانی بنکەکانی کردووە ئەوانە دووبارە ناوەکانیان ئیعادە کراوەتەوە و بەشێکیشیان هاتوون مەسەلەن بەڵام ئەوەی کە نەهاتووە ئەمە ئۆتۆماتیکیان نامێنێت لە ناو تۆمارەکە کەواتەوان ناتوان ئەو ڕۆژە بێن بەشداری بکەن حالەتێکی تر هەیە ئەوەی تەمەنی سەروی 90 ساڵە بە ئەفتراس کراوە کە ئەوانە وەفاتیان کردووە هەند بەشێک لەوانیش هەرچەندە من خۆم لەگەڵ ئەو بڕیارەی ئەنجومەنی کۆمیساراندا نەبووم و تێبینیم لەسەری هەیە بەڵام ئەوان لە کاتی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران ئەوەی کە هاتووە ناوی دووبارە داخل کراوە زیندوو کرایتەوە ئەوەی کە نەهاتووە و ناتوانێت بەشداری لە ڕاجعی نەکردو حەقی فەوتاوە باشە با بڵێنە ژوورەوە بزان ئامادەکاریەکانی ئەم بنکەیە چۆنە وەندێک پرسیاری دیکەش بێت فەرموو سڵاوتان لێبێ باشن حواڵتان زۆر سوپاس چۆنی باشی حواڵتان ماندوو نەبن کاگارم پرسیارێکی بەر لەوەی لە بەڕێوەبەری بنکە پرسیار بکەین ینی یەکێک لەو کێشانەی کە دوێنێ دروست بۆ هەندێک کەس هەیە لە دەنگدانی تایبەت ناوی نەهاتوەتەوە بەیانی مافی ئەوەی هەیە کە بچێ دەنگ بدات بەڵێ ئێمە تۆماری دوێنێ تۆماری دەنگدەرانی تایبەت بوو ئەم تۆمارە چۆن ئامادەکراوە ئەمانە ناویان لە تۆماری دەنگدەری گشتی هەبووە پێشتر
بەڵام ئەم داتایانە ئەم ناوانە لە سێ لایانی پەیوەندیدار وەرگیراون وەکو وەزارەتی پێشمەرگە وەزارەتی ناوخۆ ئەنجومەنی ئاسایش و ئێمە وەکو کۆمسیۆن ئەو ناوانەی کە لەو لایەنانە بۆ ئێمە هاتوون ئێمە تۆمارێکی تایبەتمان بۆ داناوە و ئەوانەمان لە تۆماری دەنگدەرانی گشتی دەرهێناوە بوتە تۆماری دەنگدەرانی تایبەت کە دوێنێ پشتی پێبەسترا بۆ بەڕێوەچوونی واتە بەیانی مافیەوەیان نییە ئەوانە هەمویان ناویان لە تۆماری گشتی نییە و سڕدراوەتەوە بڵێ و هەر یەکێک کە ناوی لە تۆماری دەنگدەرانی تایبەت نەبوو بێت پێشتر ناوی لە تۆماری دەنگدەرانی گشتی هەبوو بێت ئەوە ناوی لە تۆماری دەنگدەرانی گشتی ماوە و بەیانی دەتوانێت دەنگ بدات. زۆر باشە هەندێک پرسیاری دیکەشم ماوە بەڵام ئەگەر ئەم بەڕێوەبەری بن کە یا بەڕێستان خۆتان بناسیێنن چەند کەس لێرە دەنگەدات فەرمو. سپاس بەخێر بن من ڕێکان بەڕێوەبەری باداوەسێ 3 یەک لەو بنکانێک کە ئێستا تەئسیسمان کردیوەکو لۆ بەڕێستان گریمان لە هەر بنکەیەک لە چەند وێزگەیەک پێک دێ هەر وێزگەیەک نابێ لە 500 دەنگدەر زیاتری هەبێ باش زایدە مەسەڵەن دەک بنکە وێزگە هەیە دەنگدەری کەمتر هەیە باش ئێستا کە ئەو وێزگەی کە ئەمە دامانایە پێک دێ لە تابور وەکو من بەرپرسی وێزگا بەرپرسی ناساندن بەرپرسی کاخست مەسەدر ئەوراق لەگەر چاودێری سندوق باش لەگەر کیانەتی سیاسی ئەو جارە دیارە کۆمسیاران وە بڕیاریاندا کە لە پشت بەرپرسی ناساندن بن پێشتر ئەگەر ئاماژەتان کردبی لەولایەدا دەنیشتنە دەستە بەس ئێستاکە دیارە وەکو حەزابەکانیش مەسەلەن وا پێشنیاریان کردیا کە کیاناتی سیاسی هەموو لایەنەکان کە لە کۆمسیۆن قوارەیان هەیە و مەسەلەن مشارەکەن ئەو هەڵبژاردنەی کە دێنە ژوورەوە لە پشت بەرپرسی ناساندن دەبی ئێستا وەکو پێشوازیکردن لە دەنگدەر کە بێتن چاودێری ڕیس تابور لە پێش دەرگایە کۆمەڵم سەمسەکاتی لێداوە دەکات نیەک لەوانەی کە پێویستە زۆر گرینگە ئەو جارە کە دەنگدەر دێتن جنسی عراقی جواز سەفەر بە مەرجێک بەسەر نەچووبی واتە ئەوەی پێوترێت لە زمانە گشتی و ئامیەکە تەسکەرە و نفوس قبول ناکرێت لە یەک حاڵەت قبول دەکرێتن ئەگەر گریمان شخصەکە موالی 2000 بوو دەبی جنسیەی پێبیتن لە بۆ تاکیدکردنەوە لە ڕۆژ و مانگەکەی کە ئەگەر نەبتە سین و ناتوانانی دەنگ بداتن باشە چیتر ینی چیتر پێویستە پێی بێت لەگەر کارتی نیشتیمانی ئەو شخصانەکە کارتی نیشتیمانیان دەرکردووە جنسیە و نفوسیان نامنێ بە پاسپۆرت دەتوانن دەنگ بدەن پاسپۆرت بە شەرتێک بەسەر نەچووبێت مەرجی پاسپۆرت دەوێت کە بەسەر نەچووبێتن ئەو سێ مستەمسەکات و بەڵگەی پێویتن دەنگدەر دەتوانێت بێ دەنجی خۆی بداتن بەو مەرجەش دەنجی لەو تۆمارەی ناوی لەو تۆماری هەبی هاوڕێیان من پرسیارێکمەیە لە پشتی ئەو جێگەیە فەرموو کاگڕێکان باوای دابنین من هاتووم دەنگ بدەم دێمە ئێرە بۆ نمونە دەنگی خۆمەدەم دوایەوەی دەنگی خۆمەدەم مۆبایلەکەم دەرەهێنم ڕسمێکی دەنگدانەکەم ئەمە ئێوە وەکو کۆمیسیۆن چۆن مامەڵی لەگەڵاکەن ئەمە بە ژێرەی ڕێکارەکانی پەیوەند بە هەژمێرکردن و جیاکردنەوەی دەنگەکان لەم حاڵەتە یەکسەر بەڕێوەبەری وێزگا ئەم کارتە لەبەرەوەی بەکارهێنانی مۆبایل بە هەموو شێوەیە قەدەغەیە تەنها بۆ فەرمانبەرەکانی ئێمە نەبێت ئەم کارتە وەردەگرێتەوە و ئەم کارتە بە پوچەڵ لە قەڵەم ئەدرێت دوور مافی دەنگدانی دووبارەشی نامێنێت بۆیە ئەمە وەکو کارتێکی مستەبعەت یاخود دەرخراوە لە قەڵەم ئەدرێت و دەنگدەرەکەش مافی دەنگدانی دەفەوتێت بۆی زۆر لە کاتی ئێوەش نەگرین چکەوە ئێجگار سەرخاڵن و ئاگادارم زوو تەلەفۆنت بۆ دێ یعنی بۆ نمونە لە یەکێک لە شارەکان پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان کراوە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بەیاننامەی لەسەر دەرکردەوە بۆ نمونە ئێمە دوو پەیامنێرمان لە کۆیە بوون دوێنێ یەکێک لە پەیامنێرەکانمان ینی بە شێوەیەک لە شێوەکان سوکایەتی پێکراوە ئەوی دی هەرچی کەیبڵی کامێرا و ئیشوکارەکەی هەبووە هەر قرتێنراوە بڕاوە ئێوە چۆن ڕێگری لە ماکەنەوە چ ڕێکارێکە گرنەبەر ئێمە وەکو کۆمسیۆن ڕاگەیاندن دەستگاکانی ڕاگەیاندن بە یەکێک لە شەریکە ئاساسیەکانی پرۆسی هەڵبژاردن لە قەڵەمەدرێن بۆیە هەموو پرۆسەیەکی هەڵبژاردن پێویستی بەوانە ئەوان بە هەمان شێوە پێویستیان بە کۆمسیۆنە ئێمە هەموو ئاسانکاریەکمان بۆ کردوون بەڵام بەڕاستی مەسەلەی حیمایەکردن
بە تایبەتی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ڕۆژنامەنووسان بریکارانی کیانی سیاسی ئەمە مەسئلەیەکە کۆمیسیۆن ناتوانرێت بۆ نمونە حیمایی ئەو کەسانە بکات بەڵام دەکرێت هێزی چەکدار بەکارێنراوە بۆ چاوترساندنی کامێرامان بۆ چاوترساندنی پەیامنێر بۆ ئەوی بەڕێکوپێکی لە کاتێکە تا ئەو شوێنێک کە پەیامنێرەکە بەپێی یاساکانی کۆمیسیۆن و ئەوانەی بۆی دیاریکراوە جێبەجێیەکە ئیشەکانی خۆی ئەرکی خۆی جێبەجێەکە ئێمە وەکو کۆمیسیۆن ئێمە کێشەمان نییە لەگەڵ ڕۆژنامەنووسان بەڵام ئەو کێشەی کە بۆ ڕۆژنامەنووسان دروست دەبێت پەیوەندیدارە بە بەلایەنەکانی تر بۆیە ئەوەی کە وەکو دەنگدار یاخود وەکو بریکاری کیانی سیاسی بە جۆری ئیزراعەتی ئێمە ڕێگەیان پێدراوە سکاڵا تۆمار بکەن دەربارەی ئەو سەرپێچیانی کە دژی پرۆسەکە ئەنجام ئەدرێت ئێمە لەلایەن ئێمەوە لێکۆڵینەوەی لەگەڵدا دەکرێت بەڵام ڕۆژنامەنووسان ئەوان پێویستە لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە بۆ نمونە لە کاتی پێشێرکردنی مافەکانیان یاخۆ تێرشکردنە سەریان خۆت دەزانی دەبێت لەلایەن ئێمە بەڵێ ئاگادارین و هەر دوێنێ خۆم ساڵم پێوە کردووە و داوام لە بۆ نمونە بەڕێوەبەری یەکەمی وحدەی ئیداری ئەو شوێنە کردووە و هەرچەندە ئەویش ڕۆڵی هەبووە بەڵام ئەو کات کە کۆمیسیۆن توانیویەتی هەر ئەوەندەیە ساڵ بە لایەنە پەیوەندیدارەکان و بە تایبەتی دەستگا ئەمنیەکان بکات بۆ ئەوەی سەلامەتی فەرمانبەرانی ئێمە بپارێزێت. کاک ئارام برادۆستی بەڕێوەبەری گشتی ئۆفیسی هەولێری کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان زۆر لە کاتمانگرتی داوای لێبوور نەکەین بەڵام بینەریش گرنگە ئاگای لەم ڕێکارانە بێت چۆن بڕێوە ئەچێت چی پێویستە بۆ دەنگدان سوپاسدانەکەین مادوونە بن کاکەکان بەڕێوەبەری بنکە لە بنکەی خەجەبارە سوپاسی جەنابتانەکەین هەرتان کێشە سوپاسدانەکەین ئێمە بەجێتان ێڵین چونکە نیوانی دیکەشمان هەربژیت زۆر سپاس. بەڵێ بینەرانی ئەزیز سڵاوتان لێبێت میوانی دووهەممان سەرخستووە لە پاسەکە نایناسیێنم با خۆی بناسیێنێ بەڵام بەر لەوە کاکۆگرت لەوێت چاوەڕێت کرد گەرم بوو بەو دەرەجەی نیە هەستەکەی تۆزە پاییزەکە تەسیریدانەوە دەستی کردووە زۆر باشە کۆمەڵێک دەفتەر و ئەوراق و ئەم باجانت پێ و ئێوە کێن چی ئەەکەن بەڵێ تۆڕی شەمس بۆ چاودێری هەڵبژاردننی یەکە لەو تۆڕانەیە کە لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی پێکاتوە لە ساڵی 2004 دامەزراوە لە پاش گۆڕانکاری لە عێراق لە 2005ەوە چاودێری پرۆسی هەڵبژاردنەکان دەکات لە عێراق و لە هەرێمی کوردستانیش ئەو تۆڕە زۆرێک لە هاوکاری و هەمانجیە لەگەڵ تۆڕی جیهانی عەرەبی بۆ چاودێری هەڵبژاردن وەروە لەگەڵ ناوەندێکی نێودەوڵەتیش کە بارەکەکەی لە جنێفە تۆڕی دادپەروەری و پیشەپێدان بەم شێوەیە لە دەرەوەی عێراقیش ئەندام و باڵنگ کارمەندەکانی کە کارەکەن تەجروبە ئەزمونیانەوە گرتووە لە ڕەتچاودێری لە وڵاتانی تری عەرەبی و نێودەوڵەتیش بەم شێوەیە ئێستاش ئامادەکاری دەکات بۆ چاودێری هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان لە با بڵێین بە چوار شێواز پرۆسی چاودێری دەکات بەو پێی بەپێی یاسا ڕێگەدراوە لە هەرێمی کوردستان کە ئێمە سەرتاپای پرۆسەکە چاودێری بکەین لە ڕێی 11 پسپۆڕی جیاواز چاودێری پێی دەڵێن بێ ئینتیخابی لە دەرچوونی یاساکە تا ئەو سیستەم و ڕێکارانەی هەیە هەمووی ئەمە کاری یەکەمانە. کاری دووەممان چاودێری ئاسایی گشتیە کە ئێمە لە ڕێ ڕێکخراوەکانمان لە ئێستادا 623 چاودێرمان تۆمار کردووە کە ئەمانە دابش دەبن بەسەر وێزگە و بنکەکان لە ڕۆژ دەوانی تایبەت و تاوای کوردستان بڵێ لە تاوای وێزگە و بنکەکان بەو شێوەی کە عینەیە گۆردەگرین و دابش دەبین و بۆی چاودێری پرۆسەکە بکەین. ڕێکاری ترک یان شێوازی تری چاودێری طبعاً ئەوە مەدعومە بە 61 تیمی گەڕۆک کە ئەوانە بیئەی دەرەوەی هەڵبژاردن دەرەوەی بنکەکان و ناو بەوێزگەکان چاودێری دەکەن. ئیزافەتەن بۆ ئێمە بە هاوکاری لەگەڵ ئەو دۆستانەمان کە لە دەرەوەی وڵاتن لە ئێستادا 32 چاودێری
نێودەوڵەتی هاتوون لەگەڵمانن لە نزیکەی 12 جنسیە جیاواز میێوانی ئێمە لێرن چاودێری پرۆسەکە دەکەن وەکو چاودێری نێودەوڵەتی بەشێکی تەواجدمان لێرە ڕاهێنان بوو بۆ ئەوان لەسەر ئیجراعات شێوازیەوە و دابشکردنی تیمەکانە خاڵی چوارەم یەکەم جارەمە لە کوردستان ئەنجام دەدرێ و لە عێراقیش ئێمە بۆ یەکەم جارە دەنگدەری چاودێرمان مۆدلێکی تازەیە کە نزیکەی 600 هاوڵاتی ڕاهێنانیان پێکراوە بە تایبەتی گەنجەکان کە بەشداری لە هەڵبژاردنەکەن دەچن هەڵبژاردن دوایی کە دەردەچن لە هەڵبژاردن بسڵبت کۆی ئیجراعاتەکە لە ئەپلیکیشنێکی ئەلکترۆنی هەیە زۆر ئاسانە تەنها لە ڤایبەر واتسئاپ دەیکاتەوە دەچێتە سەری کۆمەڵک پرسیار هەیە ناوی خۆی ئەو بنکەی دەنجی لێدا و چۆن پرۆسەکەی بینی بەپێی ئیجراعاتی دەنگدان تەقیمی دەنگدەرێکیش وەردەگرین دەیخێنە ناو راپۆرتی کۆتایی تۆڕی چەمس ئەمە چۆن هەڵیانە بژێرم خۆبەخشانە کار لەگەڵێەوەکەن لە چ ڕێگەیەکەوە بن بە خۆبەخش لای ئێوە بۆ نمونە دوو زۆر لە توانای مرۆیمان هەیە یەکێکیان ئەوەی کە لە ڕێ ڕێکخراوەکانەوە دێن ئەمانە شەر خۆبەخشن بەڵام ڕێکخراوەکان هاوکاری هاتسۆ و لۆجستی ئەوانەیان دەکەن بەشی دووەمیان ئەوانە هاوڵاتی سادن بەپێی قەزاکانی اختیارەکە بەپێی قەزاکانی کوردستان لە هەر قەزایە گروپەکی 20 کەسیمان دروست کردووە لە گەنج کوڕکت تیمای جیاواز مهم نییە و لەکوێ چییە مهم ئەوەیە دەچێتە هەڵبژاردن دەنگەدا دوو فەرقی لەگە دەنگدەرچ عادی چێ ئیجراعاتی بۆ شەرحکراوە مەفروزە هەڵبژاردننی نموزەوەی ئەبێت چۆن بێت لە کوێ کێشەی هەیە لە کوێ کێشەی هەیە دوایش پرسیارێکی سەهل و سادەی ئەلکترۆنی لێ دەکرێت ئایا ناسنامەکەت نیشاندا ئایا ناوەکەت بە تەواوی لە سجل هەبوو خۆت واژۆت کرد ئایا چوێ پشت ساتر دەنگدا لە پشت ساتر و هاتی خۆت پێشوەی وەرەقەکە بخەی دەستت خستە مەرەکەب دوای خستت کێشەیەکت هەبوو چۆنت بینی ئەدای کۆمسیۆن لەو وێزگەیەتی بوو ئەو سەبمیتی دەکا و خۆی ئەلکترۆنیین راپۆرتێکمان دەست دەکەوێت کە ئەو پێی دەڵێن بەشی ئەو راپۆرتە تایبەتە بە دەنگدەری چاودێر کە ئێمە تەمەنا دەکەین ئەمە لە ئەوروپا زۆر باوە پێی دەڵێن ناخبی واعی دەنگدەرێکی واعی دەزانی جراعات چۆن حەقی چیە هۆشیارە بۆیە بە نەتیجە ئەم مۆدلە تازە یەکەم جارە بەکاری دێنین ئێمە تقریبان تدریبەکانمان لە هەموو پارێزگاکان قەزاکان ئەمەتان جێبەجێ کرد نا ئەوە لەبەرەوەی هێزەکانی پۆلیس و ئاسایشوانە تایبەتەوە ئەوەمان نییە ئێمە لە هەر قەزایەک لە هەرێمی کوردستان 20 کەسمان وەرگرتووە ئەم 20 کەسە ئەم تەطبیقە ئەکەن لە ڕێی گروپێکی گروپی 12 گەنجان هەیە ئەوان تەجنیدی گەنجەکانیان کردی طبعا کارێکی خۆبەخشێت باشن کەواتە ئێوە ئەزمونێکی دێرینتان هەیە لە بواری چاودێریکردنی هەڵبژاردن و خۆ وەکو خۆشت ئاماژت پێدا تەنها لێرەنین خەڵکی دەرەوەشتان لەگەڵە دوێنێ هەڵبژاردن بەڕێوەچوونی پرۆسەکەتان چۆن بینی و ئەو فیدباکانەی لە چاودێرەکانتانەوە بۆتان هاتوۆتەوە لە بنکە جیاوازەکانی دەنگدان چیتان پێڵێن سەرڕای زەی دەستخۆشی و سپاس بۆ کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن کە توانیان مەسەلەن لە تێستێکی بچکۆلانن چکە تەسویتی خاص قارن ناکرێت بە تەسویتی عام بەڕێژەیەکی باش سەرکەوتوو بن لەوەی کە بنکەکانیان کراوەتەوە کە ڕستە پێشتەکانی تێدایە کارمەندەکان لەوێن ئەوەی جێی دڵخۆشە زیاتر لە نوێنەری لایەنێکی سیاسی لەو وێزگانە بوون ئێمە دوێنێ لە 58 بنکەی جیاواز تیمەکانمان گەڕاون فیدباچیان وەگردوێتەوە کاگیادگاراوانە هەمووی باشن هەندێ حاڵەت هەیە بە حقیقەت دەکرێت لەو بەرنامەیەش قسەی لەسەر بکرێت ئێمە ناوی دەنین عقدەی شەرق ئەوسەتی لە مەسلەی انتخابات یعنی کێشەیەکی ئەزەلیە دەمێنێتەوە ئەوانیش پەیوەندی بە چەند خاڵێکی گرنگکە دەمەوێت شارەتی پێ بدەم یەکەم دائما ئێمە داوا لە کۆمسیۆن دەکەین و بەسپاسەوە استجابیان هەیە سەرۆکی کۆمسیۆن سەرۆکی ئیدارەی انتخابی بەردەوام لەگەڵ من لەسەر هێڵن یەکەم پێویست دەکاتن کۆمسیۆن لانەدا لە ئیجراعاتەکانی خۆی بە تەواوی ڕێساوی یاساکانی جێبەجێکە چونکە ئێمە بە نەتیجە چی قیاس دەکەین ئێمە وەکو چاودێرەکان توولمان هەیە ئەداتێکمان هەیە ئیجراعاتەکانی خۆیانە ئەو ئێستا لە دەستم بوو ئیجراعاتی کۆمسیۆنە کە دەڵێت چۆن بنکە دەکەمەوە چۆن دەنگەدەم چۆن حیمایی دەنگ دەرەکەم چۆن سڕێتی قتراع دەپارێزم تا دوایی ئەم لاینەکی گرنگە کە کۆمسیۆن بە هیچ بارێک داوای لێ دەکەین لانەدا لە ژێر زەغت بیفشاریان لەسە بکەن چونکە تا ئەم ڕۆژێستا گفتوگۆمان هەبووە ئایا نفوس بەکاربێ یا بەکارنێ چونکە ئێستا سێ وەسیقە بەکاردێک ینی بێ لێرە بۆستین کاگۆگر کۆمسیۆن لەو ڕێکارانە لایدایان ڕاستەڵێ ڕۆژ بۆ لە کۆیە وترێت بە نفوس بە ناستەوەی باش ئەوە یەکە کە لەو تێبینان لە ئێستا من وێنام هەیە لە زاخۆ باش لە ئاکرێ لە دهۆک لە چوار قڕنا لە هەڵەبزە لە دەربەندی خان لە چەمسەماڵ لە هەموو ئەو شوێنانەی دەنگدانی تایبەتی لێکراوە بۆ نمونە سڕێتی قتراع مەرهونە بۆی کە تۆ وێنای
پسوولەکەت نەگری وڵاویکەوە پێش جەنابەت سەرنشینی پاسەکە بەڕێوە بڵین کاک ئارام بوو بەڕێوەبەری گشتی ئۆفیسی ئەولێری کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان من پرسیاری ئەوەم لێ کرد ئەڵێ ئێمە ڕێگە بە وێنەگرتن نادەین ئێوە چیتان بینی ئێمە ئێستا هەر لە مۆبایلەکەی من ئەزانم بەس کەم بنکە چەند وێزگا چەند حاڵەت بەڕاستی ئیزرائیل دەبێت پوچەلیکەن دەنگەکە پوچەل دەکەنەوە یا وێزگەکە هەمووی چکە مەسەریەتی اقتراعات چەند کەس دەرگەکە ئینجا ئەمە بەشێکە تەقسیر لە تطبیقی ئیزرائات ئەگەر ڕاستی دەوێت کە سریەتی اقتراع بە ڕێژەیەک لە وێزگەیەکی دەنگدان نەبوو وێزگەکە هەمووی ئیلغا دەکرێتەوە ئەگەر بنکەیەک هەمووی ئەو هەڵای تێدا بوو دەبێت ئیلغا بکرێت ئێستا من وێنام هەیە لە شوێن ئەوەیەکە کە لە ئیخلال بە مەبدەئی تطبیقی ئیجرa'ات کە تۆ لە قانوندا ئیجرa'اتت دانا ئێمە مراقبەکەمان ئەوەیە ئایا تطبیقەبی یا پێشێلەکرێ و تۆمارمان کردووە بۆ نمونە هەر دوێنێ لە تەسویتی خاص کە تەمەنا دەکەم لە تەسویتی عام دووبارە نەبتەوە یەکەم مەسئلەی با بڵین لادان لە ئیجرa'ات لەوەی کە وێنا بگیرێ گرتویانە بەبەرچاوی بەڕێوەبەریش هەندێکی ئێمە چاودێرمان لێ بووە کارمەندی وێزگەکە بۆی گرتووە یان یاروکاری کردووە لە وێنەگرتن طبعاً مەرج نییەوە بە عموم لە هەندێک شوێن بەڕاستڕیان لێ گیراوە هەرتم تەزیلمان کردووە وەرەقەکەیان سوتێنراوە ئەمەش هەیە یعنی ئەم لایەنە باشەشێ ئەمەش هەیە بەڵام ئیخلال بە مەبدەی ئیجرa'ات ئەوە یەک دوو مثلا یەک لەو دیاردانەی کە دوێنێ بینیمان مثل حملەی دعای انتخابی کاندید تەواو بە پێی یاسا حملە وەستاوە کاندیدمان بینیوە لە بەردەمی بنکەی بابەتێکی گرنگە و حملەی دعای انتخابیمان لەناو بنکەکان و لە بەردەمی وێزگەکان بینیوە خەڵک کارتی بچوک و چوک دابش دەکەن مەسەن ئەوە لادانە لە ئیجرa'ات بۆیە لەوێ بەس کۆمیسیۆن مەسئول نیە هەتا هێزەکانی پۆلیس و ئانە دەبێت دەزانن ئەوە مەمنوعە دەبێ یارمەتیان بدەن دووریان خەنەوە سێەم ئەوەی کە ئەویش بەلام گرنگە مەسئلەی قضیەی تطبیقی مثلا تەواجودی خەڵکی غێر مرەخەص لە یاسادا هاتووە دەڵێ ئەوانەی کە لەناو بنکە وێزگەی دەنگدان کارمەندی کۆمیسیۆن دەنگدەر کەسی دەنگدەر چاودێری ڕێکخراوەکان بریکاری لایەنە سیاسیەکان مێدیا ئەمانە بۆیان هەیە لە ناو بنکە بن پۆلیس و ئاسایش لە دەرەوەی بنکەن لە کاتی پێویست دێنەدەوە ئێمە لە 20 جێگا ڕستمان کردو بە سەدان ئەفسەر لە ناو بنکەکە وەستاون ئەمان ئیشیان چییە نەموخەوەلن نەبازیان پێوەیە نەکەس دەزانی چێن چ دەکەن لە ناو بنگەی ئینجا لە ڕۆژی تەسویتی گشتی حیزبیەکان کارمەندی حیزبی وانە ئەمە هەمووی دەگوترێت با لەسەر بەردەوامی بانگەشە قسە بکەین یعنی من دوێنێ ئەم نامەیەم بۆ تۆ کە هەینی بووە و بانگەشە وەستاوە ئەم شەو بەرەبەیانی ئەوە نامەکەیە جەنابتان بیبینن تودەی دوو چارەکی بەیانی سەرۆکی لیستێک کە زۆر باسی گۆڕینی شتەناشینەکانەکە دوو چارەکی بەیانی نامەی نردووە بانگەشاکە دروستە ئەو قسێت ئەمە چی ئیجراتێکی لەگەڵ ینی بۆ ڤایبەر ڕقمی شخصی ئەمە جگەلەوەی بەکارێنانی ژمارەکانتە لەلایەن تۆڕەکانی پەیوەندیەوە بەبێەوەی تۆ خۆت ڕازی بیت و لە هیچ گرێ بەستێکشەمە بوونی نییە بڵێ لە هەر لەحزەیە گویستمان ئێمە نامەی خەڵک بۆ تۆ دەست خۆش بێ من سەرۆکی تۆڕێکی چاودێریم تۆ ئێستا وێنای یەکەکەت پێ پیشاندەم ئەمەش وێنای هاوڕێکەیتی نفسی ڕۆژەوی شاتووە ئەمە هەرماناتێکیان کاندیدیش بەڕێی من بە پێی یاسا ئەمانە تەغریم دەکرێن غرامە هەیە ممکنە لە 1 ملیۆن تا نا بەداخەوە دەڵێم لە 1 ملیۆن تا بەڵام بەسەراحەتیش بڵین یعنی ئەمە بەڕێی تۆ تا چەند تەسیر لە من و تۆی دەنگدەرێک کە بڕیارماندا بچین هەڵبژاردن بەوە دەنگمان دەگۆڕێت دەنگم نادەم بە تۆ دەدەم بەو دڵنیات دەکەم یاساش یاسایە تۆ لە ڕۆ کۆمەڵایەتێکەشەوە تۆ کەسێک سێ شەو نامەیەکی بۆ بێت یانی هیچ ئەمن لەگەڵ جەنابتم ئەوە بە اتفاق لەگەڵ ڤایبەر بە گشتی لە بۆ خەڵک چووە ممکنە پێت بڵێ من 5 ڕۆژ اتفاقم لەگەڵ کردو ئەمە ئەو ڕۆناردوێتی بەڵام ئەوە تەکتیکە منەوە دەزانم لە ئەزمموی 20 وڵات بینیومە نەتیجە ئەوەی کە دەمانەوەی پێی بگەین سیادگارجان بەڕێی من ئەم بەشەی کە مەسئولیەتی کۆمیسیۆنە کە سزا و غەرامەیان دەدا بەڵام بەشەکەیت کە پەیوەندی بە تەنشیعی سیاسی هەیە تەنشیعی سیاسی حزبی سیاسی لە کوردستان بەداخەوە هەتا ئەمڕۆی لەگەڵ دابێ وەسایلی قانونی و ناقانونی بەکاردێنن بۆ گەیشتن بە دەنگدەر بۆ بەدەستێنانی کورسی بۆیە ئەم ئیشکالیەتە دەمێنێتەوە هەرچەند کۆمیسیۆن هەوڵدا هەرچەند من و تۆ بەرنامەی لەسەکەین ئەگەر ئاستی دەزانی با نمونەیەک بۆ بێنم من لە دە وڵاتی دنیا چاودێری نێودەوڵەتی بڵین ئەوروپام کردووە بڕوا بکە ڕوبعی ئێمە بەرنامە ناکەن ڕوبعی ئێمە چاودێریان نییە چاودێری هەلێ نیە پێم گوتون ئەی چاودێری چەند چاودێر بۆ چییە تەنها یەک شت هەیە زۆر بوویمە کە تەنشیعی حیزبی حیزب ساختە ناکە حیزب زەغت ناکە حیزب وەسایل بەکارنانی غێر قانونی حیزب هەموو جوودی بۆیە دەنگدەر ئیقناعکە من و تۆ ئیقناعکە دەنجی بۆ بدەین بچین ئەو ڕۆژە دەنجی بۆیە کۆمیسیۆن وەزعی باشترە و ئەوەنترە دەزانی ئێستا بەر لەوەی بێمە بەرنامەکە لەگەڵ بەشێک لە بەرپرسانی کۆمیسیۆن لەسەر هێڵبوومە کۆمیسیۆن خۆی دەڵێن کێشەمان هەیە لەگەڵ ئەلیف لەگەڵ با لەگەڵ حیزب لەگەڵەوە کە هەوڵی ساختە دەدەن ئەمە کێشەیەکی گەورەیە بەڕێی من عبئی گەورە دەکەوێتە سەر لایەنە سیاسیەکان و داواشیان لێ دەکەن ساختەکاری ئەم جارە بە ئاسانی ئەکرێت ینی باس لەوە ئەکرێت کاکۆگر
سندوقەکانی دەنگدان نابرێنە دەرەوەی بنکەکە تا دەنگەکە نەژمێردرێ بە حزوری چاودێر و پێشتری شەروا بووە یەک ئیزرایی نوێ هەیە کە دەکرێت زیایە لەوەی لە ڕابردوو هەیە ئەویش ئەوەیە ئیسیماری 53مانەیە کە نەتیجەی هەموو مححەتەکانی تێدایە ئەو ئیسیمارەیە وێ نەدەگیرێ بە واتسئاپ دەنێردرێتەوە بۆ بنکەی ڕئیسی بۆی لە ڕێگانەی گۆڕی بۆی لە سندوق نەیگۆڕن ئەم ئیسیمارەیە یەکەکە لە ئیجرا تازەکان بەڵام ئەمە وەکو لایەنێکی جیاوازی ئەم هەڵبژاردنە لەگەڵەوانی ڕابردوو بەڵێ ئێمە 4 حاڵەتی جیاوازمان هەیە کە بەداخەوەی چیان بە قەراری کۆمیسیۆن ڕەت کراوە یعنی لە ئاخر و ئۆخری هەڵبژاردن کەمە پێمان وابوو دەبوو شێوەیەک لە شێوکان جێبەجێ بکرێت چونکە ڕێی لە هەندێک ئیجراعاتی ساختە دەگرت وێنەگرتن بوو بەڵێ ئەو وێنەگرتنە 3 مەزای باشی هەیە یەکەم ئەوەلەن بۆی دڵنیا بینەوە قەراری کۆمیسیۆن بە باشی جێبەجێ دەکریاننا کە وێنەمان هەبوو ئایا تۆ بە جنسیە یا بە پاسپۆرت یا بە کارتی نیشتیمانی ئەگە بە نفوس دەنگدەی چێ دەزانێت بە تایبەتی لە هەندێک شوێن مغڵقە بۆ حزبێکی سیاسی کارمەندەکان هەر ئێوە حزبن لایانی تری لێ نیە خەڵک چۆن دەنگ بدا چێ دەزانێت لایانی نهێنی پرۆسەکە و لایانی مافی دەنگدەر بۆ ئەوەی بە ینی لە پرایڤسیەوە دەنگ نەدات یەک حاڵەتێ من بە جەنابەت دەڵێم ئەم ئەوە لەن ڕێلەوە دەگرێت تطبیقی ئیجراعات لە لای کارمەند چونکە کۆمیسیۆن بەخۆی دەڵێ من بە 10,000 کارمەندم هەیە بەڕاستی گرنگیەوە ناکەم هەردەیان کە سوێندیان خواردووە پێشێلی یاسانەکەن یان ئینتیما بۆ حیزبی سیاسی و لایانی سیاسی نەکەن بەسەراحەت ئەو حاڵەتە زمان ناکرێت بۆی دەبی وسیلەکمان نەبێت تطبیقی ئیجراعات بکەن ئەم وێنەگرتنە یەکێک لە ئیجراعەکان تطبیق دەکات هیچ علاقەی بە سڕیەت نییە کابرا لە پەردە دەنگ دەدا بەس کە تۆ توێ انتخابات ناسە ئەمە یەک دوو ڕێ لە شتێکی تری گەورە دەگری کە لە کوردستان و لە عێراقی زۆر دووبارە دەبتەوە مەسئلەی حەشووی سندوق پڕکردنەوەی سندوقە تەواو ساعات تەواو بووین کاگیادگار 100 کەس دەنجی داوە 150 دەنجی داوە لەم وێزگێ 300 وەرەقەت کەی دەخەوین ناوی دەیدەینە حیزب دەیخینە ناوی چێ دەزانی چۆن دراوە ئەم ڕێوێنەیە ڕێگری دەکات بێشێک ئەوە دوو سێم جەنابەت دەزانی چەند ئینتیخابە سکالا زۆر دەنووسرێ دەرئەنجامی سکالا لە لای دادوەر بێ ئەنجام بوو سکالاکان ئیلغا کراوە بۆ لەبەرەوەی بەڵگەی پێویست نەبوو چۆن بەڵگەمان هەبی کە خۆی ئەو جیهەتە لەوێ تا ساختەی کردیە خۆی صاحب ماڵە ئەمە بەڵگەیەک دەبوو لە دەستمان بۆ ئەوی بزانین کە 100 نەبێ بە 300 بەڵام بەداخەوە کە ئیلغا بۆتەوە ئەمە یەکە کە لە ئیجرانێکی ئیلغاوە بەڵام ئیجرای تریش ماوە بۆ نمونە بۆ یەکەم جارە کۆمیسیۆن لە هەر وێزگەی دەنگدان دوو سجلی طبع کردو بۆ وێزگە یەک لای کارمەندی کۆمیسیۆن دەبی ئەویتر لای لایەنە سیاسیەکان دەبی بۆی کە یادگار چوو دەنگ بدا لە جێی محەممەد تەوقیع نەکا لە جێی یادگار تەوقیع کە ناسنامەکەی هەردوو لا دەیبینن کەەوە یادگارە تەواو خاڵی گەشی ئەمەش باش ئەمەش یەکەکە ئیجرایی ئەوەی کە بە سێ بەڵگە نامە دەنگدەن هەرچەند ئێستا جنسیش قسەی زۆر لەسەرێک کە ساختەی زۆری تێداکرابێ بە منەظەمی قسە لەسەر 50,000 جنسی تازە دەرهێنراوە بەس بۆ دەنگدان کە بەداخەوە بە تایبەتی بۆ هێزەکانی تایبەت کە بە ناوی تر بێن کەسی تر بێت دەنگدات مۆر پەنجەی خۆ ڕەشەکاتەوە دەنگدەدا کە هیوادارمانەی پاسپۆرت ناسنامە جنسی عراقی نفوس لادرە لەبەرەوەی پێشتر دەوترە بە هەزاران نفوس بۆ خەڵکی سووری بۆ خەڵکی تورکی دروست کراوە ئەمەش ئیجراایکی تازەیە کە پێم وایە یەکێکە لە ئیجرا باشەکان دەبێت کۆمیسیۆن پشتی پێ بگری و تەنازول نەکا هیچ بە هیچ بارەک ڕێگە نەدا بە نفوس یا بە ئیجازە یا بە هەر وەسیقەیەکی تر دەنگ بدرێت دەبێت ئیجراعاتەکان تطبیق بکرێت دوای این شت کە مەسەلەن ئەوەی ئێمە خوازیارین ئەوەیە کە کۆمیسیۆن دەبێت ملتزم بن بەو بڕیارانەی کە هەیە و تەنازولی لێ نەکەن لە ژێر زەغت یا فشاری لایەنە سیاسی بۆ ینی هەر قسەیەکش لەسەر کۆمیسیۆن کە ئەگەر پەیامێکی دیاری کراوتە بێ و قسەش لەسەرەوە بکەیت کە ئەمەڵ بژاردنە لە چاو ئەوانی ترە ینی لە چڕوویەکەوە ینی جگە لەوانی کە باس کرد جیاواز بوو و بۆ سبەی نێش چی بکرێت ئێمە تەمەنا دەکەین کە بەشی ئەو جیاوازیە کە هەیە با بڵێن لەو هەڵبژاردنە وەکو گوتم لەو خاڵانە بوو کە باسم کردشتێکی ئەو تۆ زێدەتر و نوێتر نییە هەمان دایرە ئینتخابی کوردستان هەمان لیستی نیمچە کراوەیە و کوردستان هەر 111 مەقعدی هەیە سەدی بۆ گشتیە و 11 کۆتاکان منافسەی لەسەر دەکەن کۆمیسیۆنی سەر بەخۆی هەڵبژاردن ئەوەی کە هەیە یەکەم ئەزمونیتی بەڕاستی کۆمیسیۆنێک کە دروست بۆ لەسەر ئەساسی حیزبی لەلایەک خەتەرە ڕیسکە و لەلایەکیش دەرفەتە بۆ ریسکە لەبەرەوەی ئەگەر لایەنە سیاسەکان نەگەنە تەوافق لەگەڵ دەرەنجام بۆ چینە کۆمیسیۆنەکەش هەڵبۆشێتەوە دەرفەتیشە لەبەرەوەی هەمویان مطمئنن لە ناو کۆمیسیۆنەکەن گوزەر دەکا حزوریان هەیە ئینجا ئەوە ئیجابی و سەلبیە من لە هاوڕێیانم دەزانم معاناتی زۆریان هەیە ملبەملانەکان توندە بەڵام لەگەڵ ئەوەش کۆمیسیۆن لە بەردەم تەحەدیێکی گەورەدایە یەکەم ئەزمموی حەقیقی چکە ڕیفراندۆم نابتە تەجروبە خەڵک هەموو لەگەڵ ئەوە نییە ینی منافسەی حیزبی نییە ئەمەی ئێستا کە هەیە منافسەی حیزبیە هەرچەندە ئیلتیزام بە ڕێکارەکان و ئیجراعاتی خۆیان بکەن ئەوەندە سەرکەوتوتر دەبن و دووریش کەونەوە لە سیاست هیچ گوتارێکی سیاسی نەدەن نەچ دەبن ماڵی ئەوەی کە لە عێراق ڕوویدا بەسەن لە جێی کەسی سیاسی قسە مەکە
و بە هەموو شتەکانی هەڵبژاردن مەڵێ باشە و پێرفێکتە و هەموو شتەوە نابە بە ڕازگۆی لەگەڵ خەڵکەکەت قسە بکە بۆی خەڵک تووشی مفاجە ئەنەبی دەڵێن هیچ ساختە ناکرێت لە پڕ زۆر ساختە دەکرێت ئەمە بەشێشتی بەشەکەی تری پەیوەندی بە شەفافیەت هەیە ئێمە گرنتیمان لەوان وەرگرتووە کە بەلایانی کەم لە ڕۆژی هەڵبژاردن شەوی پاشتر کە عەدو فەرز دەکرێت ئەو ئیستیمارەی 53 هەمووی لە وێبسایتەکەی خۆیان بڵاو دەکەنەوە یعنی ئیتر نەتایج قیمەتی نامینێ ئەم بینێرێ و ئەم نەینێرێ و ئانە لەسەر وێب ئەکسس تو ئینفۆر ینی گەیاندنی زانیاری بۆ دەنگدەر بۆ میدیاکار بۆ ڕێکخراو دەستی پێ بگات بێشک چەند شەفاف بن ئەوەندە زەغتیان لەسەر کەم دەبتەوە ئەوەندە کارەکەیان سەرکەوتوتر دەبی چونکە بە نەتیجە تۆ دەزان نوێنەری حیزبەکان نەتایجەکان وەردەگرن لە وێزگەکان هەن باشە تۆ بۆ منێکی ڕۆژنامەری حزبەکانی مەدەنی نوێنەری پارتە سیاسەکان ئەنجامەکانی وەرگرت ئەو کاتە من و پرسیارەت لە بەشی یەکەمی بەرنامەکەش پرسیارم کرد هیچ پاسا و بیانویەکیان نامێنێتەوە بۆی بڵێن ساختە کاری کراوە نا لە چێ دەمینێ چکە ئێمە پرۆسەکە هەتا ئاخیر دەبینین زاری وایە من لە وێزگەیەکی دەنگدان ئەو ئیستیمارەی 53 ئەگەر وەرم گرت وێنە گیراوی ئەوەیە بەڵام مەسەلەن بۆ من ئەوەی وەرم گرت باشترین سەک دەبێت بۆی پێوانەی پێ بکەم لەگەڵ دەرەنجامەکان بۆ من حیزبی ئەلفم حزبی ئەلف دەنجی خۆم کۆ کردەوە دەزانم ئێستا چەند مەقادم هەیە لە چێ لە چ بنکەیەکی دەنگدا چەند دەنگم هەیە لە چ وێزگەیەک چەند دەنگم هەیە بەنەتیجە ئەگەر دوایە نەتایج فەرق هەبوو دەتوانم سکاڵا بکەم بەڵگەشم پێوەیە بەڵگەکەش ڕسمیە هی کۆمسیۆنە بۆیە بە تەسەوری من یەکێک لە دەرفەتە باشەکان ئەوەیە کە زۆر شەفاف بن کۆمسیۆن زۆر داوایەکە تەمەناچکەمان هەیە حزبی سیاسی هەندێک شتێ وەڵی کاریگەری لەسەر پەیامەکە مەسەن حزبە سیاسەکان تکا دەکەین بەڕاستی بەس ناشرینکردنی تەجروبەیە ئێستا ئەوەی پارتی بێ تا ئەمڕۆ قەنەعەتی نەکرد بێ دەنگ بە پارتی بدایە چێتی بێ دەنگ قەنەعەت نەکە تکایە لە بەردەمی ئەم بنکانە لە بەردەمی ئەم وێزگانە پێویست نییە پڕۆپاگەندە بکە پێویست نیە خەڵکی غێر مڕەخەس بێتە ژوورێ با پرۆسەکە خەڵکی ئەجنەبیمان لەگەڵ خەڵک دێ دەبینێ با شتێکی جوان ببینێ ئەخیرەن تکام وایە لە حکوومەتی هەرێمی کوردستان بێلایەنە مامەڵە لەگەڵ هەموو لایەنەکان بکە وێنایەکی جوان بدا کە سکاڵا هەبوو کە شەکوا بوو ئیستیجابە هەبێت تەدەخول نەکە یعنی ئێمە دەزانین ئەو وڵاتە دابش بووە لە بینی هێز و لایەنە سیاسیەکان بەڵام دەکرێت دام بەخۆ بگرن یعنی دنیا خەرانە بێستا من و تۆ لێرەین دەزانین پارتی و یەکێتی و گۆڕان و هێزەکان وەزنیان هەیە لە ناو کۆمەلگایە دەنگدەریان هەیە نە ئێمە دەتانی کەس ڕشکەینەوە نە کەسیش دەتانی ئێمە ڕشکاتەوە بۆ نین تەحەکوم بە ئەدات و پێوەری دیموکراسی جوان نەکەین بۆ ملبەملانەیە لە بین یەکتر کە پێم وایە ئەوە داخوازیە کە ئەمڕۆ جێبەجێ نەکەین لە 10 ساڵی تر هەر دەبێ وا بکەین ئەگەر لەسەر دیموکراسیەت کۆک بین کە ئەداتی پەیوەندی بینمان بێت کاگۆگرچە تۆڕی خەری گشتی تۆڕی شەمز بۆ چاودێری هەڵبژاردنەکان زۆر سپاس کە سەرنشینی پاسەکە بووی سپاس بۆ زانیاریەکان پاسەکە و تۆش دەستی خزمەت لە ئێمەوە سپاسی جەنابتانەکەین ئێمە وردە بەرەو لای میوانەکەی دیکەمانە ژوڵەی بینەرانی ئەزیز شاشەکە بەجێبێنەوە. بەڵێ ئەزیزانم بۆ بەشی سێمی بەرنامەکەمان میوانداری جەنابی لیوا عەبدولخالق تەڵعاتمان کردووە ئەندامی لیژنەی ئەمنی باڵای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و لە هەمان کاتدا بەڕێوەبەری پۆلیسی هەولێر دیارە مەبەستمانە لەگەڵ جەنابیان کە بە سوپاسەوە بووە بە سەرنشینی پاسەکەمان قسە لەسەر هەڵبژاردنەی بڵین دەنگدەرانی تایبەت بکەین دەنگدانی تایبەت بکەین چۆن بەڕێوە چوو کێشەکانی چی بوون چۆن ڕێگری لەواکرێ کەس بینێ و کێشانە بکرێت و لە ڕووی ئەمنیەوە چۆن ڕێکخراوە جەنابی لیوا بەخێراتن تەکەین سوپاس کە بووی بە سەرنشینی پاسەکەمان ئێوە وەکو لە نازنا و تایتڵەکەتانە دیارە ئەندامی لیژنەی ئەمنی باڵای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستانن ئەرکەکانتان خۆی لە چییە ئەبینێتەوە و تا چەند توانی وتانە بەڕێکوپێکی جێبەجێک بەڵێ زۆر سپاس لیژنەی ئەمنی باڵای هەڵبژاردنی هەرێ پەرلەمانی کوردستان ئەو لیژنەیە چەندین کۆبوونەوەی ئەنجام داوە تا ئەمڕۆ بۆ مەبەستەی بتواندرێ ئەو هەڵبژاردننی ئێستا کە بەیانی سیمانک ئینشاءڵڵا دەست پێ دەکاتن دوای ئەوەی دوێنێ هەڵبژاردننی هێزەکانی تایبەت یان هەڵبژاردننی تایبەت جێبەجێ کرا لەو کۆبوونەوانە تاکید کراوە کە پاراستنی بکەکانی دەنگدان تەنها لەلایەن دوو هێز دەبێ لە ژوورەوە هێزەکانی پۆلیس دەبێ لە دەوری بنکەکانی دەنگدان واتە قوتابخانەکان هێزی ئاسایش دەبێتن بێزگە لەو دوو هێزە هیچ هێزیشی تر بە هیچ شێوەیەک بۆی نێتە داخلی کاروباری بنکەکانی دەنگدام بکە هەر هێزێک بە هەر شێوەیەک بێ
ولا هەر لایەنێک بێ و سەر بە هەر پارێزگایەک بێ هەر تەداخڵاتێک ئەمە تەداخڵاتە لە کاری هەڵبژاردن و ئەوە کاتە وەکو لیژنەی ئەمنی ئێمە ڕۆژانە تەنسیقمان هەیە لەگەڵ کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان و لە هەموو ئەو شوێنانەی کە شت ڕوودا خوڵقاتەکان تۆمار دەکرێتن بەو مەرجەی بتوانین بۆ بەیانی ئینشاڵڵا ئەوەی کە لە هەندێک شوێنی کەم ڕوویدا لە دەنگدانی تایبەت بەیانی لە دەنگدانی گشتی دووبارە نەبێتەوە وەکو پێشێلکاری تۆمارتان کرد لای خۆتان لەکوێ بوون چی بوون و ئیجراعات چیە بەرامبەریان؟ بەڵێ یاسای هەڵبژاردن یاسایەکی تایبەتە بە پرۆسی هەڵبژاردن بە پێی مادەی 57 هەڵبژاردن ئەوانەی کە لەو بابەتانە خڕوقات دەکەن بە پێی ئەو یاسایە ئیجراعاتی پێویستیان بەرامبەر دەکرێتن و ئیجراعاتەکانیش زۆر جاروا ئەوێ دەبێت قورس دەبێت دەگاتە ئەو حەدەی کە ئەو بنکە دەنگدانە سودۆخەکانی سڕ بکرێتن و پوچەڵ بکرێتەوە و لە هەڵبژاردن بێ بەش بکرێتن یەک دوو خڕوقات کرا مەسەرەن لە شارچکەی کۆی بەداخەوە دوای تاکیرکردنەوەمان لەوەکان خڕوقات کرا بوو خەڵکیی چەکدار هێزێک لەوێ بووە کە دەبوو لەوێ نەبێت زەبت هێز لەوێ بوو ئەوەی تازە پێشتر بۆم باس کردی بەبێ بێزگە لە هێزی پۆلیسی و ئاسایش هیچ هێزی شتری چەکدار بۆی نییە نە نزیکی قوتابخانەکان بیتەوە بکانی دەنگدا بێتەوە نە بۆشیان نییە هیچ هێزێک لە هەر پلەپایەک بێتن داخل بۆ بکانی دەنگدان بێتن لەبەرەوەی ئەگەر هەر داخل بوونەک ئەوەی کوێ تەسویرمان لایە دوای دەیدێنێ کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان کەن خڕوقاتەکان چۆ کراوە چۆن تعدا لە خەڵک کراوە مەسەلەن لە بە پێی بڕیاری کۆمیسیۆنی باڵا دەستگاکانی ڕاگەیاندن بۆیان هەیە ئەوانەی کە بازیان هەیە بچن تەختیەی پرۆسەکە بکەن بەڵام لەویش ڕێگری کراوە ئەویش خڕوقاتیشترە تۆمار کراوە و لە خەڵک درراوە ئەوەش هەر شتێکی خراپ بووە بۆیە دەبێ نەک پێویستە دەبێ بەیانی سیمانگ ئەو کانی کە لە دەنج تایبەت کراوە جارشکە دووبارە نەبێتەوە و ئەگەر دووبارە بۆ بە تاکید چۆنی تایبەت ئێستا خاڵی سووری لە سەدانراوە لە هەمان کاتیش دووبارە دەبێتەوە خڕوقاتیش تریش لە قوتابخانەیەک لە یان بنکانی دەنگدان لە خوشتەپە کرابوو ئەویش لە سەری ڕادەوەستین و ئیجراعات پێشێلکاریانەی بەرامبەر کەناڵەکانی ڕاگەیان دەکرێنی بۆ نمونە ئێمە دوێنێ دوو پەیامنێرمان پێشێلکاری بەرامبەر کراوە ئەو هێزانەی بڕیارە ئەو بنکانە بپارێزن لە پۆلیس و لە ئاسایش چ کاردانەوەیەکیانە بێ و ڕێنماییتان بۆیان چێ بۆی لێرەشەوە بەرچاویان ڕوون بێت بەڵی ڕاگەیانکاران ترساون بەبەست بە تاکی من هەردوای ئەوە لەگەر بەرەبەری پۆلیس کۆی قسەم کرد گوتم ناکرێ بەو شێوەی تەعامل لەگەر دەستگای ڕاگاتن گوتی ئاگام لێ نییە بیان نێرەوە ئێستا بەسەرچاو چی پێویستە جێبەجێ دەکەین بەسپاسەوە نردمان کارەکەی خۆیان جارشتر دەست پێ کردەوە هیوادارم هێن ئەوە دووبارە نەبێتەوە بۆ بەیانی کەسی مانگە و بتوانین لەبەرەوەی چواردەمین هەڵبژاردنە لە کوردستان دەکرێت بەیانی ئەوەی لە دەنگدانی تایبەت کە شتێکی زۆر نمونەی بوو زۆر بە شێوەیەکی شەفافانە بەڕێوە چوو لە زۆربەی شار و شارچکەکان دەتوانم بڵێم باشترین دەنگدان بوو تاکو ئێستا هەم بە بڕیاری کۆمیسیۆن هەم ئێوەکو لیژنەی ئەمنی هەم نوێنەری لایەنەکانی سیاسی کە لە بنکەکانی دەنگدان ئامادەنە باشە سەبارەت بە ڕێکارەکان و ڕێنمایی ئێوە بۆ هاتوچۆ لە نێوان شارەکان و وەستانی هاتوچۆ ئەم پرسانە ئێوە چیتان کردووە بەگشتی و بە تایبەت لە پارێزگای هەولێر لە سنووری پارێزگای هەولێر لە هەموو پارێزگاکان مەسەلەن لە سنووری پارێزگای هەولێر 499 بنکەی دەنگدان هەیە لە دۆهۆک 257 بنکەی دەنگدان هەیە لە پارێزگای سلێمانی 476 بنکەی دەنگدان هەیە لە پارێزگای هەڵەبجە 28 بنکەی دەنگدان هەیە هەموو ئەو بنکانەی دەنگدان بەو هێزانێک کە دامان ناوە دەپارێزرێ ئەوە پۆلیس لە ژوورەوە و ئاسایش پاراستنی بنکانی دەنگدان لە ئەستۆیە ئەوەی زۆر گرنگە بەیانی لە کاتی دەستپێکردنی هەڵبژاردن بە سەعاتێک بازگەکان هەر هەمووی نێوان پارێزگاکان دادەخرێتن یعنی لە نێوان پارێزگاکان هاتوچۆ نییە و لەگەر پارێزگاکانی عێراقیش هەمان شت دادەخرێتن تەنها لە سنووری پارێزگای خۆی هاتوچۆ هەیە دەتوانێت هاتوچۆکە بەس بۆ پارێزگاکان هیچ کەسێک ناتوانێت هاتوچۆ بکاتن تەنها ئەوانەی تایبەتن بە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان یان ڕێکخراوەکانی کە
تایبەت بە نەتەوەی گرتوەکان و ڕێکخراوە بیانیەکان کە ئامادەکراون بۆ سەرپەرشتیکردنی هەڵبژاردنەکان بەس ئەوان لە ناو دۆخی مێرجنسیش نەخۆشیەکە ئەوش بازەکەم ئێستا ئەوانە هاتوچۆ دەکەن ئەگەر یەکێک یان چەند کەسێک یاخود ناوێکی هەبێ و تاکید بکاتەوە کە ناوەکەی لەوەیە و بەس بە شێوەیەکی کەم ئەوش دەتوانانی هاتچۆ بکە لە حالەتی خوانە خواستە نەخۆش و یان هەڕووداوێک ئەوەش دەتواندرێ هاوکار بکرێ و بێت لە پێویست بە شتەکان تاکید بکرێتەوە ئەوجا دەتوانێت نێوان شارەکاندا هاتچۆ بکاتن بە شێوە گشتەکەەوە بەی شێوەیە قەدەغێ و هاتچۆکردن ناکرێت باشە چی سەبارەت بەوانەی کە دوێنێ نەیانتوانیوە دەنگ بدەن دەنگدەری تایبەتن کۆمیسیۆن ئەڵێت بیت شێوەیە شێوەیە بۆی نییە بەیانی دەنگ بداتن بە پێی ئەو تعلیماتانەی کە هەیە ئەوەی دەنگدراتەوە کۆتایی پێویست ناکات سبینێ بڕات بزەبت پێویست ناکە خۆی ماندیکە لەبەرەوەی ڕێگەی پێنادرێ بەی شێوەی دەنگ بدات پرسێکی دیکە سەبارەت بە زیندانەکانە ئەوانەی دەست بەسەرنەوەی زیندانن مافی دەنگدانیان نییە ئەم جارە بە پێی بڕیاری ئەمجاری کۆمسیۆنی باڵامژەکان ناتوانن دەنگ بدەن بۆ ئیدیەوە بڕیارەکەەوە بێ کۆمسیۆن ئەوان وەڵامی ئەو پرسیارە بدەنەوە چۆن ڕای کەسی جەنابەت بەسەرەمە هەموو بنکەکە هەموو دەنگدانەکانی پێشتر دەنجیانداوە ئەوە یەکەم دەنگدانەکە تا ئێستا نەیانتوانی دەنگ بدەن بە حکومی کە ئەوانە لە زیندانن و لە ژوورێن پێویستیان بە دەنگدانیش نیە وا پێویست دەکرد دەنگ بدەن بەس دیارە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان لە هەر هۆکارێک بێتن باسی ئەویان کرد گوتیان نابێ بە پێی ڕێنمایی نوێەکانی ئێستا لە هەڵبژاردن دەرچووە ئەو کەسانی کە بەند دەنگکرێن ناتوانن دەنگ بدەن باشە سەبارەت بە ئیجراعات و ڕێکارە ئەمنیەکان لە ناو شارەکان چۆن دڵنیاییە دەت بە هاوڵاتیان کە بێخەم و بێکێشە بەتاکی دێمە سەرجەم هێزە ئەمنیەکانمان لە ناو شار ئێستا لە ئامادە باشیدا بە هەموو هێزەکانەوە هێزی پۆلیس هێزی ئاسایش ئەوانەی کە دابشکانێتە سەر بکەکانی دەنگدان کە 400 مەسەرەن هەولێت 490 بکەی دەنگدانی هەیە ژمارەیەک لە پۆلیس لە ژوورەوە ژمارەیەکی چاچی لە برایانی ئاساییشم لەوێ لە ئەرکدانە بێجگە لەم دوو هێزەی لە قوتابخانەکان ئێمە کۆمەڵک ڕێشوێنی تایبەتمان گرتوۆتە بەر کە تێدا لەنا بێزگەل لە بکەکانی دەنگدا لە هەموو شار و شارچکەکان ئێمە هێزی تا هێزمانداناوە و چاودێری هەموو شوێنە گشتەکان و ئەو شوێنان دەکەن کە پێویست بێتن بۆی بتوانین ئەو پرۆسی کە دوێنێ وەکو دەنگدانی تایبەت بە شێویش سەرکەوتوانە بەڕێوکری هیوادارم بەیانیش بە هەموو ڕۆکانەوە دەنگدانی سیمانگ دەکاتە بەیانی شاڵە بە شێوەیەکی ڕێکبێک دەڕوە و خەڵک لەوە دڵنیا دەکەینەوە لە کاتژمێر حوتو بەیانی کە سندوقەکانی دەنگدان دەکرێتەوە دەتوانن دەنگ بدەن تا شەشی ئێوارە و هاوکاریشمان بن لە ڕووی گەیاندنیان بە بەو شوێنانە لە بەرەوەی زۆربەی بکەکانی دەنگدان بە بربەستی کۆنکریتی ڕێکان گیراوە ئاساییە و هەموو شتێک ئاسایی و خەڵک ئاسانکاریش ئێزگار زۆر کراوە بۆی خەڵک بتوانێت باسانی بکاتە بکەکانی دەنگدان لەوێ دەنجی خۆی بدا بەو پەڕی ئازاد بەر لە کۆتاپەیانتان داواکاریتان لە پارتە سیاسەکان چی ئەوانەی کە بەشدارن لەم هەڵبژار ئێمە تا ئێستا وەکو لیژنەی باڵا دوو کۆبنەوەمان لەگەر سەرجەم نوێنەرانی لایەنە سیاسەکان ئەنجام داوە هەموو ڕێنمایەکانی کە لیژنەی باڵا دەرچووە پێمان گەیاندونە و پێم گەیشتوتە دەستیان و ژوورێکی عملیات دانراوە لە هەموو پارێزگاکان هەر پارێزگای ژوورێکی عملیاتی بۆ ئێستا نمونە لە پارێزگای هەولێر ژوورێکی عملیات دانراوە هەموو دوێنێ و بەیانیش هەموو نوێنەرانی لایەنە سیاسەکان لە پارێزگا دادەنیشن چاودێری پرۆسەکە دەکەن لە بەیانی تا کۆتایی لە هەر شوێنێک کەم و کوڕێک یا خڕوقاتێکە بوو لە ڕێ ئەوانەوە پەیوەندی بەمە دەکرێتن ئێمەش بە زووترین کات تیمی تایبەتمان هەیە ئەو تیمانەمان هەموو ئامادە کردووە دەگەنە ئەو شوێنەی کێشەیە بێەوەی بتوان بە زووتری کات کۆنتترۆل بکرێ و هیچ گرژیەک دروست نابێتن ئەوەی من لێرە داواکاریم دوو داواکاریمەیە داواکارێکم بۆ سەرجەم نوێنەرانی لایەنە سیاسەکان هەیە ئەوانەی بەشدارن لە پرۆسیار بژادن لەو ڕۆ هاوکارمان بن بە تایبەتی لە ناو بنکەکانی دەنگدان هیچ کێشە و ئاژاوە دروست نەکرێتن و ڕێگە نەدەن لایەنگرانیان ئەوانەی کە مەبەستیانە بێن دەنگ بدەن ئاژاوە بنێنەوە خوانە خواستە کێشەک دروست بکەن لەبەرەوەی بە تاکیدی جڕاعاتی پێویست بەرامبەر ئەو کەسان ئەنجام دەدەن داواکاری دووەم هاوڵاتیانە
داوا لە هەرهەمیان دەکەم بە دڵنیاییەوە بۆ پەڕی ئازادەنەوە بۆ پەڕی شارێکی پڕ ئارامەوە بەیانی کاتژمێر حوتی بەیانی لە بکەکانی دەنگدان ئامادە بن تا شەشی ئێوارە دەتوانن بۆ پەڕی ئازادانەوە بۆ پەڕی ئارامیەوە دەنجی خۆیان بدەن و بە ئازادەنج دەنگ بدەن بەو لیستە و بەو کەسەی کە ئەوان هەڵیان بژاتوە. بەڕێز لیوا عەبدولخالق تەڵات ئەندامی لیژنەی ئەمنی باڵای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و بەڕێوەبەری پۆلیسی هەولێر سوپاس بۆ ئەم دەرفەتەی بە ئێمەت بەخشی سوپاس کە بووی بە سەرنشینی پاسەکە هەربژێت مادوونە بن. بەڵێ بینەرانی ئەزیز ئەمڕۆ ئێمە لەم پاسی هەڵبژاردنە وەکو بەڵێنمان پێدابوون کە بەردەوامە بێ لە ڕۆیشتن سبەینێش بەردەوامە بێ لە ڕۆیشتن هەر لە بەیانیەوە تا ئێوارە زانیاری نوێ بۆ ئێوە ئەگوێزینەوە. ئەمڕۆ ئێمە سێ میوانمان هەبووە ێک لە بەڕێزان لیوا عەبدولخالق تەڵعەت و بڵین ئەندامی لیژنەی ئەمنی باڵای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و کاکۆگرت چەتۆ ڕێخەری گشتی تۆڕی شەمس بۆ چاودێری هەڵبژاردنەکان هەروەها کاک ئارام نەجمەدین برادۆستی بەڕێوەبەری گشتی ئۆفیسی هەولێری کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان ڕێزی یادگارفایەق و تەواوی هاوکارانم قبوڵ بکەن تا پاسی هەڵبژاردنێکی دیکە و سبەی بەیانی پێتان ئەگەینەوە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا کاتێکی.